گۆرانیا دەستاوەکانی کاکە قەدیری خۆشەویستە و پێشکەشە بە دۆستەکانی بە بەرەدەرەکانی مردودمە پێکتا جودا نابین تا کۆتایی یەکترمان زۆر خۆشەویستن پێکتی ناکەین باڵاوایی کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگایە نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگایە نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا ماگنی عزیز توخوا ماگنی ئەزانم تۆ بۆچی دەگنی من لەسەر قەونی زارانم بۆ نوێنم تەرەشیفی کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگایە نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگاینا نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا ئەزانم تۆ چاوەڕوانی بۆ ئەم ڕۆژەی کە دابێتە ببی با بۆ شێشی بەهار هەڵقەی پەنجەد لە دەستکرێتی کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگایە کە ئێمە هەردوو شەیداینا خۆشەویستی یەک ڕێگایە نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا نیازمان وەک ڕووبا سافا گەشین هەردوو وەک سیداینا